لە ئەڵلقەی یەکەمدا باسی هۆکارەکانی سەرهەڵدانی نەتەوایەتی و زەمینە فیکرەکەیمان کرد کە وتمان سێ هۆکاری سەرەکی هەبوون بۆ سەرهەڵدانی. یەکەم دیدی دینی مارتن لۆثەر کە دامەزرێنەری مەزهەبی پرۆتستانتیە، یەکێکە لەوانەی کەوتبوونە ژێر کاریگەری ئیبن ڕوشد لە ئەندەلوس کە فەیلسوفێکی مسلمانە. لە ساڵی 1570 کتێبێکی نووسی ڕەد لە پاپا، زۆر شتی کاتۆلیکی ڕەت کردەوە، مەزهەبەکەی لەسەر ئەساسی ئازادی فکری دینی دروست بوو و بە شۆڕشێکی زۆر گەورە پرۆتستانتی بەرپەرەی سند. دوای خەڵکانێکی زۆر و میلەتانی تر هاتنە ناوی دەسەڵات لەسەر ئەساسی پرۆتستانتی دروست بوو. شەڕی نێوانی پرۆتستانت و کاتۆلیک نزیکی 200 ساڵی دواتری خایاند. دووهەم داهێنانی چاپ لەلایەن گۆتنبێرگەوە، هەروەها بڵاوبوونەوەی کتێب، یەکێ لەو کتێبانە کە کتێبەکەی مارتن لۆثەر بوو کە لە ماوەی 26 ساڵە زیاتر لە 430 جار چاپ کرایەوە و بڵاو بۆ، تەنها بە ئینگلیزی، اینجا بە ئەڵمانی و بە زمانەکانی تریش بڵاو بووە. سێم هەبوونی سەرمایەداری و خەڵکێکی دەسەڵاتداری سیاسی کە پارەشیان لەگەڵا هەبوو ئامادە بوون بەو چاپخانانە ئەو فکرە ئازادە بڵاوکەنەوە بۆ ئەوەی ئیمپراتۆریەتی کاثۆلیکی تەزعیفکەن، هەروەها دەسەڵاتی پاشاکان یان لە دەسەڵاتی ئەوان بگرنەوە، هەروەکو دوایی لە پاشۆڕشی فەڕەنسی دەسی پێکریان پێش ئەو بە فترێک دەسی پێکرد. ئەمانە سێ هۆکاری سەرەکی بوون بۆ سەرهەڵدانی نەتەوایەتی و زەمینە فیکرەکەی.